بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورتسات یەکێتی نووسەرانی کورلقی سلێمانی دیداری ڕەفیع حیلمی بۆ لێکۆڵینەوەی ئەدەبی کوردی ساز دەکات کە چەندین توێژەری ناوچەکانی کوردستان بە توێژینەوەکانیان بەشدارن. زانیاری زیاتر لە هاوکارمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. سلااوان لەبێ و ئەم کاتتان باش ئەمڕۆ لا شاری سلێمانی یەکێتی نووسەرانی کورد لقی سلێمانی و بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات دیداری ڕەفیق حیلمی بۆ لێکۆڵینەوەی ئەدەبی کوردی ساز دەکا. دیارە دیدارەکە بۆ ماوەی 2 ڕۆژ لە شاری سلێمانی بە دوو کاتی جیاواز بەردەوامی دەبێت. لێرە چەندین نووسەر هەروەها چەندین لێکۆڵەر لەسەر نووسین و لەسەر مێژووی مامۆستا ڕەفیق حیلمی گفتوگۆ دەکەن و دیدارەکە لە شاری سلێمانی بەردەوامی دەبێت. من بەڕێز مندی عەلی لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان ئەندامی دەستەی بەڕێوەبردنن لە یەکێتی نووسەرانی کورد. بەڕێز مندی عەلی لەگەڵمان ئامادەی گفتوگۆیەکی لەگەڵ ئەنجام دەدەین دەربارەی ئەم دیدارە. مامۆستاگیان سلااوت لەبێ و ئەم کاتت باش. زۆر سپاس. بۆچی بۆ ئەم دیدارە مێژوونووس و شاعیر مامۆستا ڕەفیق حیلمی هەڵبژێردراوە؟ عادەتەن بۆ هەموو دیدارێک ئێمە کەسایەتیەک لەوانەی کە خزمەتی ئەدەبی کوردی و زمانی کوردیان کردووە دەکەینە سمبولێک بۆ دیدارەکانمان. هەندێک جار ڕەنگە دیدارەکە لەسەر هەر ئەو شخصە خۆی نەبێت بەڵکو لەسەر چەند لێکۆڵینەوەیکی کەژێ، بەڵام ئێمە وەکو شانازیەک بەم کەسایەتیانەوە ناوی دیدارەکانمان دەخینە سەر ئەوان و ئەم دیدارەش بەڕاستیەکەی بە بەشداری 13 توێژەرە لە گشت پارچەکانی کوردستان، ڕۆژهەڵات، باکوور، باشوور و بەحسەکانی شتێکەڵاوێکن بڵێن لەسەر نەقدی ئەدەبی، لەسەر ڕخنەی ئەدەبی و تازەکاریەکان لە ڕخنەی ئەدەبی و 2 ڕۆژ دەخایەنێت. هەموو ڕۆژێکیش بە 2 شەشت بە 2 وەجبە بەشێکیان بەیانیانە لە سەعات 10 دەست پێ دەکەین و بەشێکیشیان دوای نیوەڕۆ سەعات 3 دەست پێ دەکەین. ئەمەش دەخینە سەر خەرمانی ئەو کار و چالاکیانەی کە یەکێتی نووسەرانی کورد بەڕێوەی با و شایەنی باسە. دەمەوێت سوپاسی دوو لایەن بکەم. یەکێکیان ئیدارەی گشتیە کە هاوکاری دارایی تەواوی ئەم دیدارەی گرتووەتە ئەستۆ لەلایەن دکتۆر شێرکۆوە کە پەیوەندیان پێوە کرا و هەروەهاش کورسات دەستگای میدیایی کورسات کە سپۆنسەری ڕاگەیاندنی ئەم دیدارن و هەوڵی ئەو مامۆستا بەڕێزانەشم لەبیر نابێ بچێتەوە. دکتۆر دڵشاد، دکتۆر سامان، دکتۆر حەمەدلێر، دکتۆر فەریدون عەبدولبەرزنجی کە دایما لەگەڵمانە وەکو پایەیەکی پتە و لە نووسەرانی سلەیمانی دایمە بەدەنگمانەوە. کاکمەندی ئەمە بپرسم لە نێو دیدارەکەدا کە ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت جەخت دەکرێتە سەر چ لایەنێکی بەرهەمی مامۆستا ڕەفیق حیلمی لە نێو دنیای ئەدەبیاتی کوردیدا؟ وەکو وتم تێکەڵاوە ئەمەی ئێستا کاک مامۆستا عەتا قەراخی باسێکە ئەمە یەکێکە لەو باسانەی لەسەر ئەو بەئانیەکەیشی ڤیدیۆی گرتێکی ڤیدیۆییمان لەسەر ژیان و کارەکانی مامۆستا ڕەفیق حیلمی پێشکەش کرد و نمایش کرد. بەس مەرج نییە دیدارێک بە ئەدرێسەکەی کە وەکو شانازیە گەیرێ بە و نووسەرە مەرج نییە هەموو بابەتەکان لەسەر ئەو نووسەرە بەڕێزە خۆی بێ، بەڵکو ئەمە ئەمانەوێ ئەو مەساحەیە و ڕووبەرە بەکاربێنین بۆ لێکۆڵینەوە تازەکانی ئەدەبیش. بەڕێستان وەک نووسەرێک پێگەی مامۆستا ڕەفیق حیلمی لە نێو ئەدەبیاتی کوردیدا چۆن هەڵئەسەنگێنن؟ مامۆستا ڕەفیق حیلمی و ئەو نەوەی ئەو جلەی ئەوان بەڕاستی ئەوانە دەکرێ بڵێن ڕابەری ئەدەبیاتی کوردی بوون لە سەردەمەی خۆیانە، لە سەردەمانێکە کە ئەسڵەن خۆی هەر خوێندەواری لەو ئاستەیانە بووە. ئەم پیاوە گەورانەمان هەبووە ئێمە کە ڕابەرایەتی ئەدەبیات و زمانی کوردیان کردووە. بە شەخسی خۆم یەکێکە لەو کەسانەی کە شانازی پێوەکەم و زۆر خۆشحاڵیشم کە ئەندامی نووسەرانی کوردم کە کەسانێکی وەکو مامۆستا ڕەفیق حیلمی تێبوو. مامۆستا ڕەفیق حیلمی کارکتەرێکی فرەڕەهەند بووە. ئەم فرەڕەهەندیە بۆ نمونە چ پەیامێک ئاراستەی ئێمە دەکات بە تایبەت بۆ نەوەی ئێستا؟ فرەڕەهەندێکی مامۆستا ڕەفیق حیلمی ڕەنگە زیاتر بگەڕێتەوە بۆ سەردەمی خۆی کە سەردەمی خۆی پیاوی منەوەر، پیاوی خوێنەواری بەو دەرەجە بۆ ئاستە ڕەنگە ئەوەنە نەبوو بێتن، بۆیە ئەوان بە ناچاری
بەبێ چەند پسپۆڕەیەکیان لە ئیشەکانی خۆیانە بە ناچاری وەکو ئەرچی سەرشان وەکو ئەرچێکی ئەخلاقی خۆیان جێبەجێ کردووە دەکرێت بۆ نەوەی ئەمڕۆژ ئەوەی کە فرەت توانایە ئەمە ئەنداممان هەیە بڵێن نووسەرە ئەدیبە لە لایەکەوە ڕۆژنامە نووسە لایشکەوە هونەرمەندی تەشکیلیە هەر لەم بەینە یەکێک لەو ڕۆمانانەی کە نمایش کرا لە نووسەران ڕۆمان نووسەکەی جوانترین هونەرمەندی تەشکیلیش بوو ئارام حەسەن بوو یعنی ئەو پەیامە پێم وایە هەندێک ڕێگەیە مێژوو بۆمان بەجێڵێت و ناکرێ ئەمە چاوی لێ غافڵکەین بە پێچەوان وە ئێمە تەواوکەری ئیشێوان بین. باەخی ئەم جۆرە دیدارانە بە تایبەت لە شاری سلێمانیدا و بۆ نووسەرانی لەم شێوەی مامۆستا ڕەفیق حیلمی چۆن هەڵەسەنگێنیت؟ شاری سلێمانی ئەگەر مەفروض بێ ناوی بنین شاری ڕۆشنبیری پایتەختی ڕۆشنبیری دەبێ ئەم چالاشیانی تیاابێ لانی کەم ساڵی جارێ دوو جار دیداری گەورەیە بێ تیاابێ و ئێمە لە بەرنامەشمانایە پاریش دیداری پیرەمێردمان کرد دیداری کاکەی فەلاحمان کرد ینی ئەمانە بەشێکن لە ئەرچی سەرشانی نووسەرانی سلێمانی وەک ڕێکخراوێکی ئەدەبی نابێ فەرامۆشکرێت. بە هیوای بەردەوامی کاکمەندی لە نێو ئەم دیدارەدا هیچ بەرهەمێکی مامۆستا ڕەفیق حیلمی یاخود هیچ بابەتە لێکۆڵینەوەکانی لەلایەن ئێوە چاپکراون و دووبارە بڵاو بکرێنەوە؟ نەوەڵا بەداخەوە فریای ئەوە نەکەوتین چونشێ هەم ماوەکەی کە دەستمان پێی کرد هەندێک ئیشوکاری تری دەویست بەڵام کات لە بەرژەوەندی ئەمە نەبوون بەس ئیشەڵە لە ئایندەیە ئەپەرژێنە سەرە شتانش. دوا بە دوای ئەم دیدارە بنیازن لە دوای ئەم دیدارەوە درێژە پێدەری هەبێت و بۆ نووسەرانی تریش بەسەر بکرێنەوە؟ حتمما کێشەی ئێمە تەنیا کێشەیەکی تەمویلیە کە بە خۆشحاڵی و ئیدارەی گشتی و دارایی گشتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم جارە پاڵپشتی تەواویان کردوین تەواوی تەکلیفەی ئیشەکان لەسەر ئەستۆی ئەوانە من زۆر زۆر سوپاسیان دەکەم بە ناوی هەموو دەستەی بەڕێوەبردنی یەکێتی نووسەرانی کورد و هەروەها دەستگا جوانەکەی کورساتیش کە دایمە پشت و پەنامانن زۆر سپاس بۆ سپاس بۆ بەڕێزە وەک دەستگای میدیایی کورسات هەمیشە ئێمە بە ئەرکی خۆمانی دەزانین کە بتوانین بەشێک بین لە هاوکاریەکانی بەڕێستان دووبارە سپاس بۆ بەڕێزمەندی عەلی کا بەڕێزیان ئەندامی دەستەی بەڕێوەبردنن لە یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی بەڵێ سەوسان ئەمڕۆ بە دوو کاتی جیاواز ئەم دیدارە کە بۆ مامۆستا ڕەفیق حیلمی سازکرا بوو بەردەوامی دەبێ سبێنێش بە هەمان شێوەی ئەمڕۆ بە دوو کاتی جیاواز سەر لە بەیانی و پاژنەی ڕۆژ کاتژمێر 3 ئەم دیدارە بەڕێوە دەچێت لێرە نووسەران ئەدیبان بە گرنگیەوە لەم جۆرە پانێڵ و دیدارانە دەڕوانن چەندین پانێڵی گرنگ دەربارەی ژیان هەروەها بەرهەم و نووسینەکانی مامۆستا ڕەفیق حیلمی دەخرێنە ڕوو.